سڵاوتان لەبێت ئەمڕۆ ئەم جۆرە شیرینیە دروستەکەین کە لە مەحەلەبی جەلی و بسکویت پێکاتوە تامێکی زۆر خۆشیە. کەرەستەکان پێویستمان بە 4 پەرداخ ئاوە بێ لەگەڵ 2 پەرداخ شیری وشک و لە هەمان کاتە یەکی سەڤانێلا و پاشان نیو پەرداخنی شاستە و نیو پەرداخی شەکر. شەکرەکە بەدڵی خۆتە تا چەند حەزەکەی شیرین بێ، ئەمانە هەمووی جوان لەسەر ئاگرێکی کەسدانین تاوەکو خەستە بێتەوە و دواتر لەمناوە پێویستمان بەم قەڵبانە ئەبێ من بسکویتێکی لەژێر دانم، دواتر گیراوەکەی ئەەکەم بەسەرا کە پێکاتۆ لە مەحەلەبی و پاشان ئەم قاپە بچووکانەشم هەیە بۆ یەک نەفەری ئەویشیان هەر دروست دەکەم. ئەوش بە هەمان شێوە ئەنجا کە سارد بۆە بسکویتی دووەم لەسەریدا ئەنێم و دواتر جارێکی تر مەحەلەبیەکە ئەکەم و بەسەریا لێ گەڕم هەندێک سار بێت. لەم لاوە پێویستمان بە جەلیە بێ، جەلیەکە 1 پەرداخ و نیو ئاوی گەرم لەگەڵ جەلیەک یەکیسە بەکارەهێنم و بۆ شێوازە لێ گەڕم تۆزە سار بێت و ئەنجایکەم بەسەر مەحەلەبیەکەی بۆی تێک نەچێ و بەم شێوازە دەرەچێت تامێکی هەتا بڵێ خۆش و بەلەزەتی هەیە. لەناو سەلاجە داینێن تاوەکو زیاتر سارد بێ. بە هیوای سوود بینین.